ها ئاماجە سەر چون توجار پێشەن زەردی جەبەندەر چەمە سابدیە وە زەردی چەمدە شەماڵ نەمامان مەدۆ بەهەمدە تازە نەمامان زەردەن ڕەنگشان هەنی نەمەندەن شنۆی دەنگشان گۆشە گۆش بدەر بۆ دەردی خەزان جەبەختی خەزان مەبەر حاڵ مەزان نەمام ئارەزووی ڕەنگ سیوەیلن چەنی من و تۆ سیوەیل بێمەیلن خەزان وێڵ بیەن وە سەربەرداندا شەماڵ وەڵگی من بەردووە هەرداندا منیچ هەر ئەو دەرد ئەو زەردی و ئەو ڕەنگ ئەو چەم و ئەو خەم ئەو جەستە و ئەو دەم هیچ مەبەر عاجز نەمانە دڵبەر هەر بە تۆش نەدان حەق جەباڵای سەر بە چەند کەسیش دان زەردی بە گۆناش خصوص ڕەنگ من بریان وە باڵاش تۆ مەبەر عاجز جەزەردی ڕەنگت تۆ چەنێ سەبزی بیەن بە جەنگت دەم خۆش کاک حەمیدگیان زۆر سپاس دەست خۆش خاتونگیان دەست خۆش ئازیزانی قەلەندەرخانە سڵاو خۆشحاڵم لە دیمانەیەکی نوێی قەلەندەرخانە لەم سروشتە جوانەی کوردستانەوە لەگەڵ هاوکارم کاک حەمیدبانی پێتان شادەبینەوە ئەمڕۆ باس لە خاتونێکی جواننووسی شاری پاواکەین ئەویش جیهان ئارایە ئەمڕۆ زۆر بەڕێز محەممەد ڕەشیدی ئەمینی لە ڕۆژهەڵاتەوە تەشریفی هێناوە بۆ لامان بەخێر بێ مامۆستاگیان مەمنونم خوشکی برایانە بەخێر هاتی مامۆستا خایشەکەم کاک حەمیدگیان بێوەی بنیەخوا بەخێر بێ مامۆستاگیان لەگەڵ خاتو سیما سەرکەوت بە ئامێری تار بەخێر بێ خاتونگیان مامۆستاگیان گەر بکرێت جیهان ئارە بە ئێمە و بە بینەرانی قەلەندەرخانە بناسێنیت بەڵێ جیهان ئارە خانم یەکێ لە ئافرەتانی سەردەمی خۆی بووە بەڕاستی ئەتوانین بڵێن پێش ئەوە من بچمە سەری مەسەلەی ژیان نامەی و سەری ئەوەی کە باز لە چۆنیەتی ژیانی و هاتنە دنیای و فەوتی بکەم ئەتوانم بڵێم یەکێ لەو ژنانە بووە کە بەڕاستی بازێ جریاناتی عەشیرەتگەری و مەسائلی لە ئاستی ژنانانە شکاندووە یعنی تێپەڕی کردووە لەو بەرهەستەی لەو بربەستەی کە بووە لە بەردەمی ژنانە ئەو ژنە بە هەستی دەرونی خۆی بە هەستی ناسکی خۆی توانیویە ئەو سەدە یا ئەو بربەستانە بشکێنێ و ئەمەیش یەکێ لەو ئاستە فرە جوانانەیە کە من خۆم عەلاقەیە زۆرم پەیا کردووە بە شێعرەکانی جیهان ئارا خانم و توانیومە لە ڕادەی خۆشمە تەقالای ئەوە بەم تێکۆشم لەو بارەیەوە بتوانم چەند پارچە شێعرێکی جەماوەری بکەم و لە کتێبە چاپی بکەم ئەمە ئەوەی کە بڵێم جیهان ئارا خانم کچی مەڵا نەشئەتی پاوەیە لە شاری پاوا هاتووەتە دنیا ماوەیە هەر لە خزمەتی باوکیە دەرسی ئەو سەردەمە کە دەرسی قورئان بۆ لە تەریقی قورئان و ئەمانە خوێندوویە و تا سەوادی یانی خوێندنەوەی گەیشتۆتە ئاستێک کە توانیت دەست با بۆ قەڵەم قاعدەتەن لەو دەورانەیە کە ئەم دەزەکا بە نووسین و دەزەکا بە قەڵەم چون لە لەحازی واقعەن وایشە گێڕنەوە لە لەحازی شێواز و لە لەحازی زەرافەت و یعنی ئافرەتێکی زۆر لە بەرچاو بووە یە بەرچاو بووە زۆر کەس یعنی تەماری بووە وەکو هاوسەری خۆی وەکوی نیمکە ئەمە یەکێ لەو کەسانەی کە لەو ناوچەیە لە ناوچەی جوانڕۆ و پاوەی ئەو سەردەما کە دەسەڵاتداری ئەو ناوە بووە شەرەفە المولک بووە شەرەفە المولک یەکێ لە بازمەندەکانی بنەماڵەی ئەردەڵانی بووە کە لەو ناوچەی هەورامان و جوانڕۆات دەسەڵاتی ئەو ناوچەیە لەژێر دەسا بووە قاعدەتەن وەختێک کە ئەو دەسەڵاتی بووە لە سەری دایکیشی و
هەل لەگەلی خێڵی مەڵا نەشئەتا یعنی شەرەف المولک سەریدایەکی ژێر فامیل بووە لەگەل خێڵی مەڵا نەشئەتا هەر ئەو فامیلیە بۆ باعیسی ئەوەی کە هاتوون مەسەلەن جەهانارا خانمیان داوە بە شەرەف المولک شەرەف المولک ماوەیەکی کە لەو ناوچەیە بووە وەکو هاوسەری خۆی لەوێ بووە و بە هەر حاڵ دوای ئەوە ماوەیەکی پێ ئەچێ شەرەف المولک قاعدەتەن وەها ئەیگێڕنەوە کە گەرەکی ئەبێ تقریبا جریاناتی آخر بنەماڵی ئەردەڵانی خۆتان نەزانن ئەوانە لە دەورانی سورخا بێگ و هەل لە منتەقەی میرەکانی سەردەمی خۆیان بوون بەڵام یەکشت بەر لەوەی کە باسی شەرەف المولک بکەین ئەم کە تازە پێگەشتووە زۆر جوان بووە کە کەسێکی تریش کە زۆر بەناوبانگ بۆ لەو کاتە حەمەبەجی وەکیل ئەویش هاتوو بۆ حەمەبەگی وەکیلیش بووە و خۆی ڕازی نەبووە پێی ئەو ئیتر ئەم شەرەف المولک باتەوەجو بۆ ئەو قەومیەتیە فامیلێ لەگەلی خودی مەلا نەشئەتا بوویانە ئیتر بە هەر حاڵ بەمیان داوە بە حەمەبەگیان نەداوە بە هەر حاڵ ئەم شەرەف المولکە گەرێکی تقریبا جریاناتی مەسایلی ئەردەڵانی لە منتەقەی کوردستاناتی ئەو دیوە ڕۆژهەڵاتە زیندوو بکاتەوە ئیتر ئەو وەختە دەورانی قاجاریەکانە بێ قاجاریەکان ئەم شتیان پێخۆش نابێ حەزەکەن دەسەڵاتی خۆیان بەسەر مناوچەکە زیاتر داسەپێ شەرەف المولک بانگەشەیەکەن بۆ تاران بانگەشەیەکەن بۆ تاران ماوەیە لە تاران وەکو یا دەست بەسەرەوێ یا خۆلاسە نایەڵن بێتەوە جەهانەرا خانم ئیتر لێرە وەکو کەسێک کە مەسەلەن عەلاقەیەکی زۆری بە شەرەف المولکە بێ خۆشی ئەوێ ینی واقعەن وەکو عاشقی ئەبێ عاشقیە بێ چون ئەم شتەی واقعەن لە ناوی شێعرەکانیا ڕەنگی داوەتەوە وەختێکە باسەکە ئەڵێ من نازم کردن تۆماچی جەنگەن جەنگنیەنە ئاغائینە کوڵ ڕەنگەن یا وەختێ ئەڵێ تایە لەو کاکۆڵتە بەهەنێرە بۆ من کە با من شەو وەختی ئەنوم بینێمە لای سرم بۆ ئارامشی شەوم زۆر باشە ئەمە واقعەن خۆشەویستی ژنانەیە یعنی خۆشەویستێکە لە زمانی زۆربەی شعرەکانیشی ئەو شعرانەیە کە بۆ شەرەف المولکی ئەرە وڵا زۆربەیانە ئەوانمانە ئێمە دەستکەوتون شاید شتانێتری بن وەلێم بەداخەوە ئێمە هەر ئەوانەمان دەستکەوتون بە هەر حاڵ شەرەف المولک لەوێ پاش ماوەیەکە لە تاران ئەبێ ئەیکەن بە حاکمی منتەقەی ئەردەبیل لە منتەقەی ئازەربایجان و تەورێزە کە ئێستا ئوستانێکە لە ئێران ئەیکەن بە حاکمی ئەوێ ئەچێ بۆ ئەوێ نیهایەتەن شەرئیتر جەهانارا خانم وەکو ئەوەی کە دانی بکەنێت دەستی لێ ئەکێشێ دەستی لێ ئەکێشێ و شەرەف المولک هەر لێەوە بە شێوەیەکی کەتبی تەلاقنامەی بۆ ئەنێرێ تەلاقنامەی بۆ ئەنێرێ ئیتر لێرە ئەم ئەمێنێتۆ لەو دەورانە محەممەدبەگیش نامێنێ حەیبڵاخانی باوەجانی ئەبێ بە حاکمی منتەقەی هەورامانات و ژوانڕۆ ئەو ئەبێ بە حاکم ئیتر لێرە جەهان ئارایج وەکو حرەمی خۆی وەکو ژنی خۆی ئینیەکە مەسەن ئەچێتە هێژوویەکات و شوئەکە بە حەیبڵاخانی باوەجانی بەداخەوە لەم دووشویە تەنیا یەک کوڕی ئەبێ مامۆسایان باست لەوە کرد کە جیهان ئاراش ژیانێکی سەختی هەبووە لەگەڵ ئەوەی کەوا خاوەنی شخصیەتێکی زۆر بەقوت بووە زۆر جوان نووس بووە زۆر بوێر بووە لە نووسینەکانی کە زۆر باسی وەسفی ژنانەی خۆی کردووە ئەم ژیانەی ئەم سەختیانی ژیانی چۆن ڕەنگیاوەتەوە لە ناو شێعرەکانیە وڵا شختی ژیانەکە ینی یەکە لەو ژیانانەی لە عشقەکەی شکست ئێمە ئەڵێن شکست خواردن لە عشقی سەرەتایی ئەو عشقی سەرەتاییە کە لەگەڵ شەرەف المولکە بوویەتی و پێی خۆش بووە لەگەڵ ئەوە واقعەن وەکو هاوسەرێت و ژن و شوویە بمێنێن ئەو شکسە کە خواردووە بوو بە خەم و خەیاڵاتێ بووی بوو بە داڵغەیەکی دەرونی بووی ئەوەش بۆ بە هەوێنی شعر بووە بە زیاتریش بووە بە هەوێنی شعری بەڕاستی لە شێعرەکانی شێر ڕەنگی داوەتەوە ئەو شتەی ئەرە وەڵا ئەو مامۆستاجان ئەگەر خەندەخان شعرێکی جیهان بۆ بخوێنێتەوە بە خۆشحاڵیە هاوکاری خانم هیجران بار تۆ یا چەندێ وەختەن هیجران بار تۆ دەرو پڕ حەسرەت گرفتار تۆ تەنها خەستەی زەلیل هەمزامدار تۆ ڕەنگ زەرد و زایف
پەی دیدار تۆ لە بوشک و ڕەنجور دەرددار تۆ وێڵ و هەراسا بەژن و باڵای تۆ شێت و شەیدای عەشق کاڵای ئاڵای تۆ لەیلێ هەی مەجنون من مەجنونی تۆ زڵێخای یوسف هەر مەمنونی تۆ جەشیرین بەدتەر تەشنەی دینە تۆ پەی تۆ گوڵەندا شەیدای مەدهۆش پەی تۆ چوون بەهرا نمت نەدۆش دەم خۆشان دەست زۆر سپاس مامۆستاجان ئێمە ئەگەر باسی ئەو سەردەمە بکەین کە شاعیران زۆربیان بە شێوە زمانی گۆران کە ئێمە بزانام دایمە ئەم هەڵەیە تووشە بینەوە کەەوە شێوە زمانی گۆرانە بەڵام جیاوازیی ئەوتۆی نییە بە شێوە زمانی گۆران شعران نووسیوە هەروەها جیهان ئاراشی چێک بۆ لەو شاعرانە لە شعرەکانی هەست بە کاریگەری کۆمەڵێک شاعری پێشوو ئەکرێت چێن ئەو شاعرانەی بە ڕاستەوخۆوەک و ڕۆحیەتی شعری و نەفەسی شعری کاریگەریان لە جیهان ئارا کردووە قاعدەتەن ئێمە ئەو شاعرانە کە لە هەورامانە ژیاون زۆرتر تەسیریان کردوتە سەری خۆیان وەکو مامەسا بێسارانی وەکو مامەسا خانای خوبادی بەڵام زیاتر لە ئەمانە مامۆستا مەولەوی مامۆستا مەولەوی زۆر تەسیری کردووە سەری شاعرانی هاودەورەی خۆی و پاش خۆیچی جیهان ئارا خانمیش هاودەورەی تقریبەن مەولەوی و ماوەیە ئەو ژیانەیە کە مەسەلەن جیهان ئارا خانم لە ساڵی 1264 هاتووەتە دنیا تا 1320 هیجری قەمەری هەڵبەتە ئەو ساڵە مامۆستا مەولەوی تا 1300 تقریبەن لە قەوری حیاتا بوو لە دنیا بوو 1300 کۆچی دواییەکە مامۆستا مەولەوی ماوەیە بووە لەگەڵ مەولەویە هەتا لە شوێنێکە خۆی باسیەوەیەکە ئەڵێ من شێعرەکانی فەرموودەی معدوم شیرین گیان من کەلامی ئەوەن وردی زبانم تقریبەن ئاواشتی ئەڵێ بڵێ من پرسیارێکم هەیە بڵێ کاریگەریەکە لەوە نەبوو بێ مەولەویش زۆربەی شعرەکانی خەم و خەفەت و ئازار دەربڕینە وڵا تەواشاکەی کاکە هەمیدگیان زۆربەی شاعرانی ئێمە لەگەڵ خەم و خەفەتا پەروەردەن مەولەوی زیاتر لە مەولەوی ئەلبەتە مەولەوی ئەڕاتە میقدارێ بە ئەو جریانەتە عیرفانیە کە هەیەی لە ناوی شێعرەکانیە خەمەکەی پێ ئەڕەوێنێ خەمەکەی پێ ئەڕەوێنێ ئەمما شاعرانی ترمان هەیە مەسەلەن میرزا عەبدولقادری پاوەی باوەڕەکەی خەمبارمی شە و خەمبارمی شە و وەختی باسی ئەو خەمەکەی لەگەڵ یا ئەڕۆی هەر خەریکە تۆش بگرێ بۆ زیندەوە ژیانەکەی زۆرمان هەیە ئەو شتەیش بەڕاستی جیهان ئارا خانمیش زۆر تەسیر پەزیر بووە زۆر ئینی وەرگرتووە لەو شاعرە قبلیانە و حتا تەواشای ئەو شێرانەکە هەر ئەو شێرێک کە جەنا بدنی پایزانەکە خوێنتەوە پایزانەکە خوێنتەوە لویا وەختێک کە ئەجا شێرێکی توولانیەوە شوێنێک ئاگاتەوە شوێنە لەگەڵ دار و نەمامەکان باسەکە ئەڵێ ئەوە بۆ ڕنگتان زرد بووە مەگەر ئێوەش وەگو منتان لێ خۆماوە وها ڕنگتان زرد بووە آخر ئەم تەشبیهە ئەو تەشبیهە لەگەڵ دار و درەختا وەها ئاوا شتێ بێڵێ یعنی ئەو هەناسەی دەرونی ئەو شاعرەیە ئێنێتی لویا تەبدیلیەکە بۆ هەمیشە لە شعری شاعیرانی گۆرانە هەستەکەیت هەموو ئاهۆ هەناسەکانیان دایمە تێکەڵ بە سروش دەبێت سروش لەگەڵ سروشتا بڵێ لەگەڵ سروشتا خۆیان ینی تەشبیهەکان بەرەو سروشتا ڕوات هەروایە ینی زۆرتر هەتا لەگەڵ سروشتا دواون ئەو نەمامانەکە ئەو ئەدوی لەگەلێ نەمامی باخە گوڵەڕنەی هەوڵی کە میرزا عەبدولقادر لەگەڵ یا باسەکە گوڵەڕنەیەکە دارە چنارێکە وە لە سرینێکە تاریخێکی لەگەڵ بەحسەکە ئەوایە یعنی ئێمە دەردی دڵەکانمان ناتوانین بۆ غێرە ئاو خاک و وڵاتەکەی خۆمان بۆ کەسەتر بێژی یعنی ئەوە ئەو ڕیشێ و ئەو درەختە ڕیشێوە لە ئاو خاکەکە من ڕیشەمە ئەوە تقریبن شتێکە جناسێکی تامە یا بە هەڵەگەڕێتەوە بۆ ئەو شێرانە کە ئێمە پەروەردەی ئەم خاک و ئاو خاک مامۆستاگیان بەڕێزت وەکو کەسێکی شارەزە ئێمە زۆر خاتوونی جوان نووسمان هەیە بۆ نمونە مەستورەی ئەردەڵانیمان هەیە خاتوژی لە حوسێنیمان هەیە لەم ئەمانەی کە باسیشمان کردوون لە بەرنامەی قەلەندەرخانە جیاوازی نێوان ئەم خاتونانە لە نووسینا چییە؟
والله ئیسا مەسەلەن خانم ژیلا حسێنینی سەردەمە مەسەلەن لە لەحازی باری ئەدەبی و بەڕاستی ئەدەب زۆرتر لەگەڵ ئەدەبیاتی سەردەما سەرکاری بووە. مەسەلەن یەکێ وەکو مەستورەخانی ئەردەڵانیش جیا لە شێعریش کارانی تریشی کردووە، مێژووی نووسیوە، شەرعیاتی نووسیوە، جغرافیایی نووسیوە، زۆر کارانی تری غێرە شعر ئەنجام داوە. ئەمە جیاوازیەکە ئەو دەست ینی جێگەدەستی بڵاوتر بووە، ینی لە شوێنێکی وەکو سنە لە دەرباری ئەردەڵانیەکان بووە و شوێنەکەی باقعان توانیویە کاری باشتر بکات و شتی زۆرتری لە بەردەسا بووە. ینی ئەمکانی هەیە یەکێ وەکو جەهانارا خانمیش لە شوێنێکی بەربڵاوە بووە و کتێبخانەیەکی زیاتری لە بەردەسابایە ئەمکانی هەیە زیاتر بیتوانەیە کارانێتری فەرهەنگی و ئەدەبی بکە. ئەمما خۆب منتەقەی هەورامان منتەقەیەکی مەحدود بووە، هەورامان و جوان ڕۆ بەگزاوەیە یاخانی یا دیواخانێ بۆ دیواخان و منێچە نیهایەتەن قورآانێک و 4-5 دانە کتێب زیاتر لەو نەکسە لە خەزدەدار لە مێژووی ئەدەبی کوردیا باسی ئەوە کاڵە جیهان ئارا باخێکی زۆری یاوە بەوەی کە زمانی عەرەبی فێر بێت. بڵێ عەرەبیزانێکی باشیش بووە لە سەردەمی خۆیان. قاعدەتەن کاکە حەمیدگیان باتەوەجۆ بە ئەوەی ئەرزم کردی سەرەتا ئەمان حەل لە مەسلەی قورئان و فێری خوێندن بوون. ئیسە تۆ هەر فەقێ ئەچێتە حوجرە دەزەکا بە قورئان خوێندن وەختێتە دە لە ناوی حوجرەکە کاملا نتوانێت عەرەبی قسە بکە. ئەمە شتێکی واقعیە. جانارە خانمیش چون ماوەیە لەگەڵ باوکیا و یەک دوودانە مامۆستای تری بوون، هەر هاورد باوکی مامۆستای بۆ هاورد مامۆستای بۆ گرتوون، مامۆستای گرتووە قاعدەتەن لەگەڵ ئەو مامۆستانە مقدارە فێری زبانی عەرەبیش بووە. ئەوە شتێکی ڕەدی نییە. مامۆستاییان پێمان خۆشە بەو ئەدا جوانەی خۆت شعرێکی گیان ئارامان بۆ بخوێنیتەوە و گەر بکرێت هەنێک لەو بەیتانەمان بۆ ڕوونکەیتەوە بۆ بینەران بۆ ئەوەی لە ماناکەی تێ بگەن. بەسەر خاتون هاوکارمان بێت. میرزام تۆم جەیاو، میرزام تۆم جەیاو، میرزام گیان و تۆم نەشیان جەیاو، مەیلم هەروە تۆن هەروە تۆوە شاو، دڵ هەر جەلای تۆ یاوان بەمراو، خاتر پڕگەردیت خەتای من کێشەن، پەیچێش چەنیمان خاتر ڕێشەن، پەیچێش خاتر لێمان ڕەنجیان، تۆ واوتەنت دەرد من واوتەنم گیان، من جە ئەمرە تۆ نیەنم تەقسیر، میرزام تۆ ناحەق لێم مەبی دڵگیر، ئەگەر من جارێ تۆم کردەن ڕەنجە، دەستورەن ئانە پێش ماچان لەنجە، غەمزە و کرێشمە و لەنجە و لارەی یار، مەبۆک بکێشۆ عاشق بە سەڵبار، من نازم کردەن تۆ ماچی جەنگەن، جەنگ نییەن میرزام ئاونەگەش ڕەنگەن، ئەرمەی لە کەنیز مەندەن وەلاوە، بپێچەژ وە بەرگ سافی والاوە، بکیاونە پەرێم تا خاوتر جەم بوو، ئەندیشەی شەوان جەلای من کەم بوو، وەرنە بیناییم هەی بەرگوزیدەم، دایم مەوارۆ سەیلات نەدیغەم، مەگێرە نەگۆژ واتەی بەڵکاران، بەڵان بەو ماچان نەبەینی یاران، خەیاڵشان بڵەن بڵانی بەڵگۆ، جیایی مەوزان بەینی من و تۆ، شەرتم ئەو شەرتەن من شەرتم کردەن، ئەهدم شەریکەن تاوەڕۆی مەردەن. ئالەم شێعرا خەندە خانم تەواشا ئەەکەی زۆر شتی بۆ ئێمە بەحس کردووە، یعنی ئەگەر هەتا ئافرەتانی ئەمڕۆیشمان ینی باوەڕم هەیە ئەلانەشە باوەڕم ئێوە ئەلانەکە دوودانە خوشکمان ئێمە لێرە هەن، باوەڕم هەیە هەنووس خوشکەکانی ئەمڕۆیشمان ناتوانن ئەوا سەراحەتەن لەگەڵ پیاوە قسە بکەن، لەگەڵ مەعشوقەکەیان قسە بکەن. ئەمەی کە ئەم شعری پێنووسیەوە بەڕاستی بەس پیا و لەو سەردەماتوانیەتی بۆ بەو ئازایەتیە لێرەدا ئەم چی ئەڵێ ئەو وەختە لێرە تەواشا ئەەکەی شتانی ئەڵێ
ئەڵێ تۆ گوێمەدە ئەو قسانە کراون لە بینی من و تۆ حتمما جریاناتێک قۆماوە ڕووداوێ هاتووەت پێشێ کە مەسەلەن ئەوانە خەریکن بەڵی یەکەن بە تۆ گوێمەدە ئەو بەدکاران من شەرتم کردووە لەگەڵ تووە لەسەر پابەندی ئەو شەرتی خۆیشمە تا ئەو ڕۆژێشە ببن من پابندم بە هەر حاڵ ئەمە جریاناتێکە لە جەهان ئاراخانم ئێمە ئەیبیسین من وتومە لە زۆر شوێنە لە مەراسماتە لە کۆڕ و کۆبوونەوەکانە وتومە بەڕاستی جەهان ئارا من بە ژنێکی شەجیعی ئەزانم بە ژنێکی لێبوردووی لە ئازا و لێبوردووی ئەزانم چون واقعەن لەو دەورانە هەروە ئەرزم کردی پێش من پێم وانێ پێش ئەو هیچ ئافرەتێک نەیتوانیەوە هەرتون پاش ئەوەی باوەڕم پێ بکەن پاش ئەوەی من زۆر گەڕاوە مەسەلەن شعری حتا ئافرەتانی سەردەمیشم زۆر خوێندوتەوە نیمانە کەسێتر ئاوا سەراحەتەن لەگەڵ عشقی خۆیان وەکو پیاوێ قسەی لەگەڵا بکە ئەرە وەڵڵا دەم و دەست خۆش بێ زۆر سپاس مامۆستاگیان پێمان خۆشە ئەگەر کاک حەمید شعرێکی ترمان بۆ بخوێنێتەوە میرزام جا کردن میرزام جا کردن هجرانت بەو تەور نەدڵ جا کردن یەکسەر سەرمایەم سامان سا کردن خەزانەی عمرم بە فەنا بردن جە و ڕۆح دڵنەوەسڵ باڵات مەحرومەن وێنەی بیماران شەو خاوم شومەن تەن جەتا و دەرد نەدینە باڵات مەحبوسن بەدەست خانە خەیاڵات سپەهداری خەم هجووم ئاوەردن قافڵەی شادیم بە تاراج بەردن شەو جەشە و فێشتەر شومەن شەوگارم وەمەردەن مشتاق جەگیان بێزارم ڕۆوان ڕستاخێز ڕۆڕۆی بەرزمەن ناڵەنەی ئاسا قەقنەس تەرزمەن وەحشیان قەرار شەو ناڵینمەن خەڵقان هەراسان دەنگە شینمە دەم خۆش کاک حەمیدگیان دەست و پەنجە و خۆش خاتونگیان مامۆستاگیان ئەگەر بینە سەر باسی کۆکردنەوەی بەرهەمەکانی ئەم بەرهەمانەی شاعیرە چۆن کۆکراونەتەوە ئایا دەستنووسی هەیە هێشتا چاپ نەکرابێ؟ وەڵام من بەوەی ئەزانم کە شعری زۆر لەوە زیاتر بووە من خۆم سێ چوار نسخەی خەتیم دەستکەوتون لە وەختی خۆیان ئەم هەتا یەکێنجا من ئەرزی کاک حەمیدیشم کردوتم ئەو مێژوەی کە لوان نووسراوە من باوەڕم نییە وایە بێ نوێژوەکە 1900 ئینیان نووسیوە دویا ئینی میلادیەکە لوێدانراوە بەڵێ گومانم هەیە لەو 1950 تقریبا ئەکاتە 1280 هیجری ینی هیجری قەمەری دەرسورەتێکە من نسخەی خەتیم دەستکەوتووە نسخە خەتیەکە 1292 نووسراوەتەوە ینی 12 ساڵ دوای ئەم مێژووە ینی 12 ساڵیا شعری جەهان ئاراخانمی تایە شوێنی جەهان ئاراخانمی تایە ئەمە بۆ ئەوەی ئەڵێم کە دوای ئەمە نسخەی خەتیمان زۆرن شێری جەهان ئاراخانمیە تایە ئەو وەختە یەکێ لەو شتانێش کە ئێمە ناتوانین شعرەکانی باش بدۆزینەوە بەداخەوە ئەو کەسانە هاتوون نسخەکانیان نووسینەتەوە بە خاتری ئەوە نەختی حەزەریان کردووە لە ناوی ژنان. بەڵێ مامۆستا دواپرسیاری بەرنامەکەمان لەسەر ئەوەیە من کاتی خۆی لە بیرم دێت لە ڕادیۆی کرماشان بووە قەسری شیرین بوو مامۆستا سەید تاهیری هاشمی بەرنامەی هەبوو بەڕاستی کە بەرنامەکە هەوارگەی دڵان بەڵێ زۆر بەرز ئەنرخێنرێ هەر بەرنامە ئەدەبیەکانی تریشی زۆر باسی شاعیرانی گۆرانیە کرد زۆر باسی لە جیهان ئارا کرد ئەڵێ جیهان ئارا ینی زۆر بە گەورەی باسی جیهان ئارای سەید تاهیری هاشمی
تەنانەت باسی ئەوەشە کە زۆر شۆخوشەنگ و جوان بووە ئەم زانیاریانە لەکوێوە گەشتوتەوە بە مامۆستا سەید مامۆستا سەید تایارە تقریبن خۆی سەرێکیان فامیلە لەگەڵ جیهان ئاراخانەوە یعنی دایکی کاکەئینی کاکە شێخ هاشمی شێباقری هاشمی من لەگەڵی مامۆستا شێباقری هاشمیە دانیشم بەحسم کرد وتی ئێمە دایکمان تقریبن ئەوێتە پورزای جیهانارا و ئاغا عنایەت ئاغا عنایەتی جوانڕۆیی هەست ئاخر ئاغا عنایەتیش تقریبن ئەوێتە مامۆزای جیهانارا خانم ئەوە لێوە سەری فامیلیان بووە لەگەڵ یەکە مامۆستا سەید تایار ئەو قسەی ڕاستەکە چون ئەو شتەی دەم بەدەم لە سینگی دایکی و لە سنگی ئەو فامیلانیۆ بیستیویە کە جیهانارا خانم ئاوای نەبووە ئێمەش دەدەمی ئینەکان بیستم ئەرزم کردی وتم یەکی لەو ئافرەتانە بووە بەڕاستی لە لەحازی شێوازۆ هەموو کەسێ پێی خۆش و بەبیبینێ ئەو نەی لە حازیونی بووە جا من حتا یەکێ لەو شاعرانەیش کە شعری بۆ جیهانارا خانم نووسیوە میرزا عەبدولقادری پاوەیە زۆر سپاس مامۆستا دەم و دەستی خۆش بۆ ئامادەبوونت دەستیەوەیش خۆش بێخوا خۆش بیت زۆر سپاس بینەرانی خۆشەویستی قەلەندەرخانە لە کۆتایی ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەی قەلەندەرخانەدا زۆر سپاسی مامۆستا ئەمینیەکەین کە ئامادە بوو لە بەرنامەی قەلەندەرخانە و ئەو زانیارەی بە نرخانی داینێ دەربارەی شاعیرێکی ئافرەتی وەکو جیهان ئارا هەروەها زۆر سپاسی مۆزیسیانی خۆشەویست سیما سەرکەوتەکەین بۆ خۆی و دەست و پەنجە و تارەکەی بێگومان زۆر سپاس بۆ خەندەخانی هاوڕێم و لە کۆتایی ئەڵلقەی ئەم جارەدا بە شعرێکی جیهان ئارا کە لەلایەن خەندەخانەوە بۆمانە خوێنرێتەوە کۆتایی بە بەرنامەکە هێنین هەموو کاتێکتان شاد قبلم دماغ نەمەنە نیەن بەرزی دەماغ دوورجە تۆ پەردەی دەروونەدا زەنجیر تەقدیر کردن یاساخ کەم کەم کردن کەم سۆمای چراغ پەشموردن خونچەی گوڵاڵەی باخم پەرگەندن کەڵاف خەیاتەی دێزم نمینە نەرگس شەهلای خونڕێزم زەردەن گوڵوەرەق گۆنای گوڵنارم کەساسەن توحفەی مایەی بازار تاڵن تامەدەم تاڵا وەردەکەم کاڵن ئاها سەرد سیای سەردەکەم